سنجر كانبي بربس لقا 23 بارتيا ديمقراطا كردستان هل سوتي ميفاني منه كايك سنجر بخير بن زور سپاس هلبته فوكس لسر ناوچه كردستان يكانا كخلق چون بگريتوا لم سرجمريا بجدار بي سرنجي ولا سراو زور سپاس و بيانيتان باش بتاكيد اما دزانين لە ئێستاوە قۆناغی سەرژمێری یەکێک لە قۆناغەکانی سەرژمێری دەستی پێ کردووە بۆیە گرینگە خەڵکی هەرێمی کوردستان بەگشتی بە تایبەتی دانیشتوانی سنووری مادەی ١40 یان بڵێن ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بۆ ئەو قۆناغی سەرژمێری بگەڕێنەوە زێدی باب و باپیرانی خۆیان بگەڕێنەوە مەفتەنی خۆیان بە تایبەتی گرینگە لەبەرەوەی دەتوانن ناسنامەی کوردستانی بوونی سنوورەکانی خۆیان بپارێزن دەتوانن ڕێگری بکەن لە گۆڕینی دیمۆگرافیایی سنوورەکانیان بۆیە ئێمە ڕۆژانە لە ڕێگەی خۆمانەوە لە ڕێگەی ئۆرگانەکانی خۆمانەوە لە ڕێگەی کادیرانی خۆمانەوە بەردەوام خەڵک لەو سنوورەیە هان دەدەین کە بگەڕێنەوە گوندەکانی خۆیان بگەڕێنەوە قەزا و ناحیەکانی خۆیان و ئێمە ئامادەی هەموو هاوکاری و پاڵپشتی و پشتیوانیەکین بۆ ئەو خەڵکەی کە مێژوویەکی قوڵی هەیە کە لە ناوچەکانی خۆیان دابڕاون بە تایبەتی لە تعریبەوە لە تەرحیلەوە پاشان لە سیاسەتە نادروستەکانی حزبی بەعسەوە تا دەگاتە شەڕی تیرۆریستانی داعش تا دەگاتە 16 ئۆکتۆبر تا دەگاتە ئەوەی ئێستاش بەشێک لەو سنوورانەی کە لە سنووری قەزای مەخمور و دەوروبەری هەیە ڕەنگە بەشێک لەو گوندانە وەکو پێویست ئاسایش و ئارامی تێدا نەپارێزرابی بۆیە خەڵک ناچار بۆ شوێنەکانی خۆی جێهێشتووە و بەرەو شار کۆچیان کردیە بۆیە لە ئێستادا ئێمە ئەو خەڵکەیە هان دەدەین بگەڕێنەوە مەفتەنی خۆیان و مەفتەنی خۆیان چۆڵ نەکەن و زێدی باب و باپیرانی خۆیان بە چۆڵی نەهێڵنەوە و لە ڕۆژانی سەرژمێریدا لەوێ ئامادە بن بە تایبەتی لە ڕۆژانی 20 و 21 مانگ خۆیان و خانەوادەکانیان ئامادەی تەواویان هەبی لە سنوورەکانی کەواتە وەڵامدانەوەی ئەو خەڵکێکیە بوویەوە ئەوەی ئەمەی دەیبینین بە خۆشحاڵیەوە بە دڵی خۆشەوە زۆر بە گەشتبینیەوە ڕۆژانە بە سەدان کەس و بە هەزاران خانەوادە بەرەو ئەو شوێنانە دەگەڕێنەوە کە شوێنی نیشتەجێبوونی خۆیانە ئێمە داوا لە هەموو پێکاتەکانمان کردێ بە کورد و بە عەرەبیشەوە ئەوانەی خەڵکی ڕەسەنی سنوورەکەن لە زێدی باب و باپیرانی خۆیان ئامادە بن و بە سوپاسەوە بەڕاستی بە شێوەیەکی یەکجار بەرفراوان ئێمە لەو سنوورە دەدەیبینین کە ڕۆژانە خەڵک دەگەڕێتەوە و ئامادەنە و ئێمە دەیان تیممان دروست کردیە دەیان ژمارەی تەلەفۆنمان ڕاگەیاندیە بۆ ئەو خەڵکەی کە لەو سنوورە دادەنیشن کە دەگەڕێنەوە لە قەزایەکان لە ناحیەکان لە گوندەکان بۆی پەیوەندی بەو ژمارە تەلەفۆنانە بکەن ئەگەر هەر کێشە و گرفتێکیان هەبی هەر کێشە و گرفتێکی هونەریان هەبی تەنانەت هەر کێشە و گرفتێکیان هەبی لەسەر پێداویستیەکانی گواستنەوە یان لەسەر پێداویستیەکانی ژیان چونکە بەشێک لەو گوندانە ڕەنگە کێشەی کارەبایان هەبی کارەبای تێدا نەبی یان ئاوی تێدا مەوجود نەبی یان هەر پێداویستێکی دیکەی ژیان یان هەندێک خەڵک هەیە هەتا ئێستاکە نەیتوانە شوێنی نیشتەجێبوون لە زێدی باب و باپیرانی خۆی مسۆگەر بکە لەبەرەوەی ماوەیەکی یەکجار زۆرە ئەو شوێنانەیان چۆڵ کردیە نەگەڕاینەوە شوێنەکانی خۆیان بۆیە ئەمە هەموو هاوکاری و پژیر و پشتیوانیەک دەکەین بۆ بابەت ئەمە بخۆی تا چەند دەرفەتێکی بۆوان بۆ ئیزباتکردنی کوردستانی بوونی ئەم ناوچەیە لە چارچۆی بەشداریکردنیان لە سەرژمێری بەشێکی فراوان هەڵبەت بەدڵنیاییەوە چونکە ئێمە هەمومان دەزانین بۆ ئەوەی ئێمە ئیسپاتی ئەوە بکەین کە ئەو شوێنانە ناوچەی کوردستانین و بەشێکن لە هەرێمی کوردستان و بە زوڵم لە هەرێمی کوردستان دابڕێنراون باشترین شت لەو قۆناغە ئەوەیە خەڵکی کوردستان و خەڵکی ڕەسەنی ئەو سنوورانە بگەڕێنەوە شوێنەکانی خۆیان و ئامادەگیان هەبی خۆیان و خاو و خێزان تەواوی ئەندامانی خێزانیان بۆ ئەوەی لەسەر شوێنەکانی خۆیان هەژمار بکرن بۆ نەگۆڕینی دیمۆگرافیای سنوورەکە بۆ مانەوەی کوردستانی بوونی سنوورەکە و لەگەڵ ئەوەش بۆ داهاتووی خۆیان و ئایندەی نەوەکانی داهاتووی خۆیان لەسەر مڵک و ماڵ و زەوی و زاری خۆیان و سامانەکانی سنوورەکە و لەگەڵ ئەوەشدا بۆ گەشە پێدانی سنوورەکەش پێویستە ئامادەی تەواویان هەبێت هەڵبەتە کاکی سەنگەر یەکێک لە ناخۆشترین هەواڵەکان کە خۆشم لێرە دەخوێنمەوە ئەوانەیە بەدەیان دیبیت و بەرنامەشم لەسەر کرد بێ ئەو سیاسەتە فراوانە تعریبکردنە کە لەو ناوچانە هەیە
ئەو ناوچانە ئۆڵای استراتیژی کوردستان خۆ دەزانی باشووری کوردستان کەواتە تا چەند گرنگە بەرپرسارەتیکی ڕاستەقینە هەبێ نەک تەنیا لەلایەن خەڵکەوە حتا لایەنە سیاسەکانیشەوە کە زیاتر حتا لەلایەن میدیاوە کە خەڵک هان بدرێت بچنە ئەو منتەقانە ئەو ناوچانە بە شێوەیەکی فراوان لە سەرژمێری بەشدار بن. ئێمە هەمومان دەزانین خەڵکی کوردستان و شۆڕشە یەک لە دوای یەکەکانی کوردستان بۆ کوردستانی بوونی ئەو ناوچەیانە قوربانی زۆریدایە و هەتا دەگاتە شەڕی تیرۆریستانی داعش ئەو ناوچانە هەموو بە خوێنی پێشمەرگەکانی کوردستان ئازاد کرا بۆ ئەوەی ڕۆحی شەهیدانی کوردستان ئارام بێ بۆ ئەوەی ئەو هەموو قوربانی و دەربەدەری و ماڵوێرانی و تێکچوونی گوندەکان و ئەو بەرگری و خۆڕاگیری خەڵکی کوردستان بە هەدەر نەچێت و ئێمە وەکو حەزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان و دوێنێکەش لەسەر ئاستی قەزای مەخمور ئێمە لە ڕێگەی بەڕێز قایمقامی قەزای مەخمور بانکێش نامەیەکی بۆ هەموو حەزب و لایەنە سیاسیەکانی کوردستان کرد بۆ ئێمە هەمومان پێکەوە بۆ ئەو پرسە کە بەرپرسیارەتیی گەورەی نیشتیمانی نەتەوەی ئەخلاقی ئاینی و ئایندەیە بەڕاستی لەسەر سنوورەکە هەمومان کۆک بووین لەسەر ئەوەی کە پێکەوە هانی خەڵک بدەیت بۆەوەی خەڵک بگەڕێتەوە ئەوێ و دەمەوێت بەڕاستی سوپاسی پارێزگاری هەولێر بکەم لەو بابەتە کە هاوکار و پاڵپشت و پشتیوان بووە سوپاسی دەستگای خێرخوازی بارزانی بکەین کە هاوکار و پاڵپشت و پشتیوان بوونە لەوەی ئەگەر خەڵکانێک وەکو پێویست شوێنی نیشتە جێبوونیان نەبی ئێمە بتوانین شوێنی نیشتە جێبوون لە بۆ ئەو خەڵکەیە دابین بکەین یان ئەگەر خەڵکێک کێشەی هەبێ لە هۆکاری گواستنەوە وە گەیاندن بە شوێنەکانی خۆیان ئێمە لەو ڕۆژەوە ئاسانکاری و هاوکاری و پاڵپشتیان بکەین کەواتە بەپێی ئەو ئەمارانێکی هەنە حتا سەرروکی دەستەی ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارە هەرێمی کوردستان کە خۆی باسی کرد زیاتر لە 600,000 عەرەب لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر لە 7 ساڵی ڕابردووە بۆ ناوچە کوردستانیەکان هێنراون بە تایبەتی لە کەرکووک لەوێ نیشتەجێکراون و بە دەیان هزار خێزانی کورد لەو منتەقەیە کوژبەر بوون کەواتە لەوانێت تاوقیتەکە هەستکار بێ کەواتە تا چەند گرنگەم تاوقیتە لە بەرچاو بگرێت بۆ بەرسەردانی ئەو هەموو سیاسەتە کە بۆ گۆڕانکاری دیموگرافی مەترسیداری ئەو ناوچانە پەیڕەو دەکرێت کوردیش بە بەرپرسارەتی خۆی ڕابێت بۆی خەڵکی کوردستان بۆی ئێمە هەموو لایەکمان لە ئایندەدا پەشیمان نەبینەوە لەوەی بڵێن خۆزگەوەمان کرد بایە بۆیە لە هەمووی گرنگتر ئەوەیە خەڵکی ئێمە بە جۆش و خرۆشەوە بگەڕێنەوە مەفتەنی خۆیان بگەڕێنەوە سەر زێدی باب و باپیرانی خۆیان و لە شوێنەکانی خۆیان ناونووس بکرێن و هەژمار بکرێن و سەرژمێری بکرێن چونکە ئێمە هەمومان دەزانین پرۆسەی سەرژمێری پرۆسەیەکە لە سەرتاسەری عراق بەڕێوە دەچێت لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم بەڕێوە دەچێت لە ئێستادا مادەم بڕیارەکە وایە بەڕێوە بچێت و ئێمە نەتوانراوە یان نەکراوە یان قۆناغەکە وای خواستووە بەڕێوە بچێ و ڕێگری لێ نەکرێت بۆیە باشترین چارەسەر ئەوەیە خەڵکی ئێمە هەمووی بگەڕێتەوە شوێنەکانی خۆی ڕاستە ئەوان دەڵێن خەڵک ئەگەر خەڵکی کەرکووچیش بیانی هەر شوێنێکی دیکەبی لە هەولێر دابنیشی لە هەولێر خۆی تۆمار بکرا پاشان ناوەکانی دەگەڕێتەوە بەڵام ئایا پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا زەمانەت چییە لەوەی کە ناوەکەی پاشان دەگەڕێتەوە سەر شاری خۆی لەبەرەوەی ئێمە چەندین مادەی دەستوریمان هەیە لە عێراق هەتا ئێستا کە جێبەجێ نەکرایە ئایا بڕیارێکی ئەنجومەنی وەزیران قابلی ئەوەیە ئەوەندە پێداگیری لێ بکەن یان پێوە پابند بن جێبەجێ بکەن لێ باشترین حاڵەت ئەوەیە خەڵکی ئێمە بگەڕێتەوە ئەلبەتە ویستم هەر ئەو پرسیارە بکەم عێراقی کە پابندی بنەماکانی دەستور نەبێ پابندی یاسا و ڕێساکان نەبێ پابندی ڕێکەوتنە سیاسیەکان نەبێ لەگەل لایەنە کوردستانیەکان ئایا پابندی ئەو بەڵێ نەدەبێ وەکو تۆڵی کە هیچ گەرانتیەکی بگومان لەگەلدانیە کەواتە کاک سەنگەر ئەمە پرسێکی زۆر گرنگە بەڕێستان وەکو بەرپرسی لقی 23 پارتی دموکراتی کوردستان لە مەخمور کە مەخمور بۆ خۆش بێگومان غەزری لێکراوە حتا لە ڕووی جوگرافیەوە خۆتەزانیت بەسەر هەولێر بووە کردووناتە بەسەر نینەوە بۆی ئەم جوگرافیا بچوو بکرێتەوە هەنی هەگەر شتێکی تازە ئەتەوێت قسەی زیاتر لەسەر پێ لەسەر ئەو مەسەلەیە داوا و داواکاری من ئەوەیە لە خەڵکی ئەو سنوورانە بە تایبەتی خەڵکی سنووری قەزای مەخمور بە ناحیەکانی قەراج و کەندێناوە و مەلاقەرە و گوێر و بە هەموو ئەو سەدان گوندەی کە لە سنووری ئەو قەزا و ناحیانە هەیە وەکەوەی لە ڕۆژانی ڕابردوو بە پەرۆشەوە گەڕاینەوە ئێستاکەش
بە هەمان شێوە ئەو چەند ڕۆژەی لە بەردەممانمایە چونکە ئەمە دەزانین ڕۆژانی 16 و 17 و 18 و 19 مەرج نییە تەواوی ئەندامانی خێزانەکە لە سنوورەکە ئامادە بن ئەگەر یەک کەس لە خانەوادەکە لە شوێنەکە ئامادە بێ خۆیان ناونووس بکەن و ئەو مستەمسەکاتانەی کە پێویستە بیداتە بژمێرەکان کە هەمووشمان دەزانین ینی ئێستاکە بژمێرەکان لەو سنوورانە ئامادەگیان هەیە بیداتە بژمێرەکان و لە ڕۆژانی 20 و 21 لەوێ تەواجود بن و ئێمە بەڕاستی هەوڵمان داوە بە تایبەتی لەو قەدەغەی هاتوچۆیی کە هەیە بە تایبەتیش لەو شوێنانەی کە لە سنووری قەزای مەخمور لە ژێر دەسەڵاتی هێزەکانی پێشمەرگەی کوردستاندان ئاسانکاری تەواو بکەین لە بازگەکان بۆ ئەوەی خەڵک ئەگەر لە بۆ پێداویستی زەرور هەبوو پێویستی بەوە بوو بگەڕێتەوە هەتا لە ڕۆژانی 20 و 21 هاوکاری و ئاسانکاریان لە بۆ بکەین بۆەوەی بگەنە شوێن و مەفتەنی خۆیان بە تایبەتی تو باسی کەندیناوات کرد کەم جار سیاسەتی تاریب و ڕاگواستنی گوندەکانی کەندیناوە لەلایەن حرس قومیەکان لە شەسەکانی سەدی ڕابردوو لەوێ دەست پێ کرد بە هیوام لەوێ بە جوش و خڕۆشێکی زیاترەوە خەڵک بڕوە سەرنجی تو بگە سپاس بەڕێز سەنگەر کانەبی بەرپرسی ڕقی 23 پارتیە دموکراتە کوردستان زۆر سپاس.